ئەجە لێرەوە شتێکی خۆش دەجێڕمەوە. بەڵێ مامەچت کەم هەبوو نای مام نووری بوو ئەوانە هەمیان وەفاتیان کرد خوا عافیان کات. خوا حەفیان. کاتێک باو بوو خەڵک دەڕۆیشتە شاخ و ئەوانە مام نووری بەرچی شەرواری پڕ و بردەنان کردبوو نانی تیری ئەوان ناو بەرچیدا نەبوو لەگەر هەندێک ئاوی ڕۆیشت بوو تا لای کەس نەزانی ڕۆیشت بوو. دوای وردە نانەکەی خواردبوو نانەکەی خلاص ببوو. وەڵای دیکە نانەکەی خلاص ببوو هات بۆ ماری گەڕاوە مارێ. باپیرم لێی پرسی بۆ ئەوجا قسەی داکم لێ جێڕامەوە داکم عیشی ئێستاش دەژیان مایە الحەمدوللیلا دوعای خێری لەبۆ بکرد. وەزعی زۆر خراپە تووشی مەشاکلی زۆر بووە خوای گەورە ڕەحمی پێ بکاتن. ئیدی گوتیان ها نووری لۆ هاتی ئەین باپیرم لێ دەپرسی گوت وەڵای کوردایەتی ئەوەندەی پار پێوەنا کێکەکانم ئەوە کوردانانەکەم خلاص بوو هاتمەوە. گوتیادی شینە گوت وەڵام من نەگەویشتمە شینەی شینە ڕۆیشتیە. کوردایەتیمەش هەندێک جاران کێکەکان نانەکەمان لە بەرتی خلاص دەبیتن. چەندین جار ژێرنانیان نەکردیە ینی بابم ئەوەن دۆنا کوردایەتی خۆی ئەسڵەن ناوی براکەمی گەورەکە ناوی لێ نابوو کاوە بە ناوی هێزی کاوەی کردبوو. بەڵام بابم لە ئاخێری عومری پەشیمان بۆەوە لە ئاخێری عومری پەشیمان بۆوە گوتی ئەمە کردمان بابم هەتا مردیش 1 دیناری پێشمەرگایەتی لە هیچ کەسێکی وەرنەگرت موچەشی نەبوو یعنی زۆر بەسەر بەرزانە چۆ ئەو دیوی ینی خەباتەشی زۆری کرد. بەڵام بابم پێی گوتم دلێر کوڕم ببە دکتۆر ببە دکتۆر حیزبایەتی مەکە حیزبایەتی مەکە چونکە ئەگەر حیزبایەتی بکەی ناتانی بەو ئەندازەی کە دەتەوێتن خزمەت بکەیت. مەجموعەک لێ دوور دەکەونەوە مەجموعەک دژایەتی دەکەن بەرپێنە دەدەنێ مەشاکل لۆ دروست دەکەن. مسلمانە چی کورد بە وەلحەمدوللیلا بابم لە کاتێکی مرد کە جومعە بوو لە ناو ساعەتی و خوتبەی مرد. ئەم لە ناو خوتبەی بوو پێش ئەوەی تەبیعی بابم بە جەڵتەی دەماغی مرد پێش سبەینەکەی ئەمە سوورەتی یاسینم لەسەر خوێند چوومە خوتبەی لە ناو خوتبەی تەلەفۆنیان کرد گوتیان جانی دەرچوو ینی لە کاتێکی زۆر مبارەک لە مانجی ڕەمەزان لە ناو سەعاتی و خوتبەی وەفاتی کرد. هەموو جارێش دەیگوت ئەمن بەس چاوم لە ڕەحمی خوایە بەس چاوم لە ڕەحمی خوایە ینی زۆر ئیمانێکی زۆر زۆر بە ڕەحمی خوای هەبوو. ئەمن زۆر گەشت بینم بابم یەکە لەوانەیە کە بەهەشتی بیتن ومێد دەکەم دەڵالێمەوە دەپارێمەوە لە خوای گەورە کە مەکانی بەهەشت بیت چونکە بابم زۆر دڵی خۆشەویستی تێدا بوو زۆر خەڵکی خۆش دەویست ئەوەی لەگەر بابم تەعایش کردبی هەموو خەڵکی خۆش دەویست و هەموو جار دەیگوت تەبیعی بابم هۆکار بم بوومە دکتۆر ئەمە گوتم ناتمە کولیە تۆپ لە 6 عدادێک کە دەرەجەم هینا لە بیرمە شەوەشی لێم عادز بوو گوتی من عاشار لێ دەکەم نەچێ کولیە تۆپ دەرەجەت هینا دەبی بچێ کولیە تۆپ ئەمەش دەمگوت دەچمە هەندەسەی تەلارسازی یان دەچمە شەریعی. ئەدی بابم پێداگری کرد گوتی هەر دەبی بچێ کولیە تۆپ ئەگەر نا ئەتو کوڕی من نی ئەمن عاشار لێ دەکەم. لەسەر قسەی بابت چێ بەش تۆپی بەڵێ بابم هۆکاری سەرەکی بوو ینی زۆر پێداگری ئەویش لەبەر چ دەگوت بە دکتۆر دەگوت خێری دەکەیت دەگوت ئیشەکە خێری دەتانی بکەیت یعنی ئەوە بۆ چوونی بابین بابم قەت لە بۆ پارێ ئەمنی ناردیە یعنی پێداگری نەدەکرد چونکە تەکی دەکردەوە دەگوت ئیشەکە دەتانی خێرێ بکەیت لۆیەکە دەبی ببێ دکتۆر و برایش کەشم پێشە من لە کولێ تۆپ بوو ینی ناوی دکتۆر کاوە بوو شەهادەتی هینا کە لە هەولێری ئەو کاتی 5 کەس ئەو شەهادەی نەبوو بەڵام بە حادسەی سارەی وەفاتی کرد ینی سارێک بە سرعەت لێیدا وەفاتی کرد دەم و دەست 5 منداڵی یەتیمی بەجێهێشت ئەو کاتی بەڵام هەوڵدان لەسەرەمەیە نەتیجە عایدی خوایە.